ئەم بۆردا بە خۆشحاڵیەوە سەرپەرشتی دابینکردنی خۆراکی کرد بە هاوکاری لەگەڵ بازرگانە بەڕێزەکان کە ئەوانش دەورێکی باڕایان بینی بەوەی کە زۆرترین خۆراکیان هێنایە هەرێمی کوردستان و هەروەها ئەم بۆردا لەلایەکی تر لە پەیوەندی بەردەوامدا بووین لەگەڵ حکوومەتی فیدرال بڕێک لە خۆراکی بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەت دابین کرد لە هەرێمی کوردستان 10,000 تۆن ئارد 4 ملیۆن لیتر زەید 1000 تەن نێسک و 420,000 قوتی ئاوی تەماتە دۆشاوی تەماتەش دابین کرا بۆ ئەوەی دابەشکردنی بەسەر خەڵکی هەژار و نەدار. نەقلەکەی دەستی پێکردووە لە ئێستاوە دەستی پێکردووە بۆ هەموو شار و شارۆچکەکان و ئینشاءالله لە چەند ڕۆژی داهاتوو دەگاتە دەست ئەو هاوڵاتیانەی کە لەلایەن پارێزگاکان خۆیانەوە ئەو داتایانەی داوە بە ئێمە و خەڵکی هەژارەکەیان بەپێی ئەو پێوەرانەی کە دیاری کرابوو دەستنیشان کردووە بۆ ئەوەی ئەو خۆراکانیان بگاتە دەست. سەبارەت بە تەبەڕوعات ئەمە دوو پرۆسەی هاوتەری بوو لەگەڵ یەک تەبەڕوعات تا ئێستش بەردەوامە بۆ نەوەستاوە پرۆسەیەکی بەردەوامە هەتاکو ئێستا 23 ملیۆن و 570,000 دۆلار تقریبان کۆکراوەتەوە لەو بڕە پارەیە نزیکی 10 ملیۆن دۆلار توانین بڵێن 10 ملیۆن و 56,000 دۆلار بۆ خۆراک تەرخان کراوە ئەوەی کە ئەمێنێتەوە 13 ملیۆن و 513,000 دۆلار بۆ دەرمان کڕینی دەرمان و پێداویستی تەندروستی تەرخان ئەکرێ و